بابەت سکاڵا لە دوای ئەو نادادپەروەرانەی لە سنووری چەمسەماڵ لەژێر ناوی یاسادا دەکرێت بە ئیمزای بەڕێز قایمقامی چەمسەماڵ ڕەمەزان و ئەندامانی لیژنەی مۆریدە ئەهلیەکان کاستاون بە زیادکردنی کرێی نرخی مۆریدە ئەهلیەکان. ئێمە وەک کۆمەڵی چین و توێژی شاری چەمسەماڵ هەستاوین بە داواکاریی یاسایی لەم خاڵانی خوارەوەدا کۆمان کردوتەوە. یەکەم، کرێی هەر کاتژمێرێکی مۆریدە بۆ ئەمپێرێک لە 42 دینارەوە زیاد کراوە بۆ 48 دینار. دووەم، لە کۆی کاتژمێری ماهەکان لە 210 کاتژمێرەوە زیاد کراوە بۆ 230 کاتژمێر. سێم، بەپێی ڕێنمایی وەزارەتی کارەبا کرێی مۆریدە لە قەزا و ناحیەکان دەبێت لە ناو پارێزگاکان کەمتر بێت، بەڵام لە چەمسەماڵ ئەمە بە پێچەوانەوەیە. چوارەم، جیاوازی کارپێکردنی مۆریدەکان لە مۆریدەیەکەوە بۆ مۆریدەیەکی تر لە کاتێکدا هەمویان بە 230 کاتژمێر خەڵاندووە لەگەڵ ڕێزدا لەگەڵ ناوی کۆمەڵێک نووسەر و چالاگوان و هاوڵاتی و هاونیشتیمانی شاری چەمسەماڵ کە لە داواکاری گشتی لە چەمسەماڵ ئەم داوایەمان تۆمار کردووە. داواکاریەکەتان ئێستا تۆمار کردووە و چیان پێوتن لە دەرگا؟ چاوەڕی وەڵامی داواکاری گشتین لەوێ وتوانە مەحزەرەکەمان بۆ بێن و ئێمە خۆمان بە داوداچوونی بۆ ئەکەین. نوێنەری لیژنەی قایمقامیەت هیچ جوابێکی بووە لە بەرامبەر ئەو داواکاری ئێوە؟ ئەمە هێشتا زووە بوو ئەوە چکە ئێمە داواکەمان تۆمار کرد و ئیتر ئەوان ئەکرێ وەڵامی دواییان هەبێت.